ئەمڕۆ دەینە سەر بەشی سێهەم لە یاری ئەکسی ئینفینیتی بۆ ئەوەی کەمێک بچینانەوە خودی یاریەکەوە یاری بکەین کە ئێوە چۆن بتوانن لەم یاریە یاری بکەن. بەڕێزانم هەروەک وەزان لە ماوەی ڕابردوودا لە هەفتەی ڕابردوودا من دوو ڤیدیۆ لەسەر ئەکسی ئینفینیتی دروستم کرد، چونیاتی دروستکردنی ئەکاون کە ئەکسی ئینفینیتی چیەوە بۆچی دەبێت ئێمە دەست بەو یاریە بکەین کە هەروەک وازانن ڤیدیۆی 51 بەشی شەشەم و هەروەها ڤیدیۆی 50 بەشی شەشەم کە ئەم دوو ڤیدیۆ زۆر گرینگە. ئەمڕۆ بەشی سێهەم لە بەهێزترین و باشترین یاریکاویش ئەکسی ئینفینیتی ئۆریجینە بۆ ئێوە ڤیدیۆ دروستەکەم کە ئەچینە ناو گێمپلەی یاریەکە کە چۆن ئێوە بتوانن بەو NFTیانە یاخود بەو ئەکسیانە کە هەتانە بتوانن دەمە بکەن و هەروەها لە ناوەڕاستەکان یاخود کۆتاییەکان ڤیدیۆ ئازیزان پێتان ئەڵێم کە ئێوە چۆن ئەکسی هەرزان و باش بکڕن. بەڵێ ئازیزان بینەری ئەم ڤیدیۆی من تا کۆتایی بوو ئەوەی بەشە گرنگەکانی ناو یاریەکە بۆ ئێوە شەرح بکەم بۆ ئەوەی بە باشترین شێوە یاری ئەکسی ئینفینیتی ئۆریجین ئەنجام بدەن. بەناوی خوا سلااو هاوڕان هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوەم نهات معین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فەیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نهات معین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێیا و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دولاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگوڵای تەنیشتش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ ئازیزان بەبێ ئەوەی ڤیدیۆکەی درێژ بکەینەوە کاتێکە ئێوە یاری ئەکسی ئینفینیتی دابەزینن دێنە ئەو سەوحەیە کە لێرانە پلەی هەیە. پێشەوەی ئێمە بچین گەمە بکەین ئازیزان چەند بەشی گرین کە لێرانە کە بۆ ئێوە شەرحەکەم لەسەرەوە. ئازیزان بەشی فول سکرین هەیە، لێرانە توانی شاشەکە فول سکرین بکەیت، گرافیکی یاریەکە بکەیت بە HD و چەند بەشی تر ئازیزان لێرانەش توانی و لێرانە شەتوانی سەوتی موزیکی کم و زیادکەی. ئازیزان پێشەوەی کاتێکەوێ دێنە ناوگەمەکەی ئەو لێرانە هەموو بۆ ئێوە ناچالەکە. کاتێ چالەکەوی کە ئێوە ئازیزان ئەدڤێن تۆری هەیە ئازیزان لێرانە تۆ دەبێت لێرانە بگەیتە لێڤێلی بگەیتە و کۆوارکەی هاوڕان هەروەکو لێرانە بینن واتە هەتاکو نەگەیتە و کۆوارکەی بەشی لێرانە بەشی ئارێنا بۆ تۆ نابێتەوە. ئارێنا چی ئازیزان؟ ئارێنا ئەو بەشەیە کە تۆ بەڕاستی دەتوانی لەوێ بچی مونشارتی بەدەست بهێنی چونکە ئۆنلاینە کەسێک هەروەکو تۆ دێ لەگەر تو گەمەیەکە کە کەسێکی زیندووە. بەڵام لە بەشی ئارێنا هەروەکو گوتم گرنگیەکەی ئەوەیە کە بگەنە قارچەکەی بۆ ئەوەی ئەو بەشانە بۆ تۆ چالاک بێ. هەروەکو گوتم لە بەشی ئارێنا تۆ دەتوانی لێوێلەکەت ببیتە سەرەوە و هەروەها زیاترین مونشارتی بەدەست بهێنی کە چۆن مونشارتەکان بەدەستدێنی. کاتێ لە کۆتاییدا چینەوە گێمپلەیەکە ئازیزان واجارێ لێرانە شەرحی کەم کاتێک کە مونشارتی بەدەستدێنی ئەچیتە سەر بەشی کرافت. کرافت چی ئازیزان؟ لێرانە ڕۆن و چارم هەیە. ڕۆن بوچی بەکەلکدێ ڕۆن کاتێک کە تو دێخیتە سەر کارتەکانت ئەو کارتانەی کە هەیت لەسەر ئەکسیەکانت کارتەکانت بە قووەترەکەوە لە گەمەکە زیاتر ئەتوانی بیبیتەوە. لێرانە هەروەکو بینە من 1308 مونشارتم هەیە کە لێرانە هەر ڕۆنێک بە 100 مونشاردە. کاتێک کە تو لێرانە چی بوونمونە چەند مونشاردێک لێرانە هەرچەند بموێ بەپێی ئەو مونشاردەکەیتم ئەتوانم ڕۆنی بکڕم و هەروەها لێرانەش ئازیزان چەند دیتر هەیە کەوە بە هەزاریە. تۆ وا باشرە ماجونە سەوزەکە و ماجونە شینەکەی ماجونە سەوزەکە بە 600 مونشاردیە و هەروەها ماجونە شینەکە بە 2000 مونشاردیە. ئەوانە کوو بکەیتەوە کە زۆر گرنگە لە سیزنی یەکەم کە دێت و هەروەها لە بەشی کالێکتیش ئازیزان ئەو شتانەی کە بەدەستت هێناوە لێرانە پێشانەدا ڕۆن و چارمەکان. ئێستا پێتان هەرێم کە چۆن ڕۆن و چارمەکان لەسەر ئەکسیەکانتان ئێمالەکەم بۆ ئەوەی زیاترین پارەی بەدەست بهێنن مونشارتی بەدەست بهێنن و مونشارتەکانتان بکەم بە کرافتی کەم بە ڕۆن و چارم و ڕۆن و چارمەکانتان بخنە سەر ئەکسیەکانتان. لێرانە بەشی تیم هەیە کاتێکە تو ئەچیتە سەر بەشی تیم لێرانە توانێت تیمەکە دابنەی کە
کاتی کلیک لسر یکی تو چند اکسی تیا لیرانه توانی بچی و تیمکت دا بمزرینی و پی او اکسیانه که هیت تیمکی با قوت دانی و چی گمه اکید و هر وها هر لبشی ادید کاتی کلیک لسر و کاتی کلیک لسر اکسیا کانتا که لیرانه کارت دادته او منشار دو رومو چارمانه که تو به دستی دینی به واسطه منشار دکان کاتی که تو دیتا سر اکسیا کانت بمشی ویا بطاله تو ابی یک به یک بمشی ویا عزیزان هر وکو بینن رون زیاد بکی کارتکان بو اوی کارتکانت با قوت تر بین و هر وحا لیرانه بشکی تر هیا که بو نمونه ام رونه کاتی که زیاده که بو هر اکسیک اوانه زیاده که عزیزان نازن ما بو چه قفل جاره هشتا نبوده و پیم ویا لسیزنی یکم ده بیتا و اکسی اکان تکه و لیرانه او رونو چارمانه که به دستی دینید تو ابی بچی تسر لیرانه با اکسی داد زون کلیک لسر یکید صفحه که بو تبیتا و لیرانه اچی تسر بشی لیدر بورد کلیک لسر یکید لیرانه او کسانت پیشانده که لرنکی یکمن تاکو پیم ویا لرنکی صدم بو نمونه بو اوی تو بزانی که او کسی که لرنکی 11 چه NFT چه اکسی کی بکارینه و کلیک لسر یکی بو اوی توش بچی هاشیوی او کسا اکسی بکرد بو اوی سرکوتو تر بید لیران هر وکو بینن او سی NFT ای لگمی بکارینه و بو اوی گشت رنکی یکم بله عزیزان لیران معلوماتی او اکسیت دادتی که او کسی بکارینه و بو نمونه یکم اکسی لخانواده پلانتا و لیران او کارتانه تو اگر بتوی هاشیوی اما اکسی یک بکرید او کارتانه یک به یک عزیزان هر وکو منوی کوپی اکی لیرانه پلند بو پلانتی هل بجیره باشه کارت یکم لیرانه لبشی سرچ پیستی که اینتر که لبیر نکن لبشی کلاسیک عزیزان و بودن لیرانه کارتی دوامیش اینتر که ام 4 کارت عزیزان هر بم شیویه و لیرانه دانه بو اوی هاشیوی اکسی و کسی که للیویل 11 استا بداته اگر نبو اگر کارتی سیام نبو عزیزان تو اتوانی بچی کارتک ترک کشنیه کارتی چارم المهم او اکسی که اکری دو سه کارت وکو او کسی هبه که هر وکو بینیتان بلان بمشی و تو اتوانی کارتکانی هاشیوی او کسی بکری بله عزیزان لیرانش با چی نه باشتر و لبشی آرینا گمه بکن لبشی ادونچر که بوه لبشی آرینا گمه بکن لیرانه باچم گمه یک انجام بدن بوه زیادتر بوه و روم بیتوه که چون گمه اکن و کارتکان چون بکاری دهینن ایوش دو سه روز گمه بکن و گمه که بگجاری دیتا دستی ایوه هر وکا بینن که من استا لویلی نومه و هر چند که گمه بکی لویلکه تجده پیشوه کاتی که تو بوم لیرانه لسر او کنه سوره کلیک کم بو اوی او کسی که برانبری من گمکی بکد هر بمشی و یگمه کم برزان براستی گمکی زور بچیجا استا او لیرانه اول لسر تو امینی که چون کارتکان بکاری بینید بو اوی براستی بی بیتوا استا نوره من ها دیسانوا هر وکو بینن او اکسیا زور با قوته چون که دمیجی کاتی که دمیجی کانی لیده براستی براستی عزیزان یاریه که انده خوشه ای و چند یاری بکن لو یاریه بیزار نابن چون که لهمان کادا کسی زنی نویده
بله عزیزان من گەمەکەم بردەوە. بەم شێوەیە عزیزان ئێوە گەمە ئەکەن کە زۆر گەمەکی خۆشە. چاوەڕێی بەشی چوارەم لەم یاریە بن عزیزان کە دووست بە من بڵاوەکەمەوە و باسی زاد و وەڵەدی ئەکسیەکانەکەم و هەروەها چۆنیەتی فروشتنی ئەکسیەکانتان واتە دووست باش ڤیدیۆیەکی زۆر گرنگە بەنسبەت ئەکسی ئینفینیتی بۆ ئەوەی ئێوە سەیری ڤیدیۆەکەی بکەن و لە یاریەکە زیاترین سەرکەوتنی بەدەست بهێنن. سوپاسی ئێوەکەم کە تا کوێ سابینەریان ڤیدیۆی بوون. سوپاس هاوڕان ببورن کە ڤیدیۆەکەی کەمێک درێژ بووە بەڵام پێویست بوو کەشتە گرنگەکان لەناو ئەم ڤیدیۆی بۆ ئێوە باس بکەم. هەر ڕەخنا کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.